سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی شەممە 28 گەلاوێژی 1402 لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی ڕەزا کازمی لە موچش، برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی حکوومەت لە سنووری بانە، بانگەوازی ئازادی خوازانی سنە و مەریوان بۆ ساڵیادی شۆڕشی ژینە، ئامادەکاریەکانی ڕژیم بۆ ساڵڕۆژی شۆڕشی ژینا لە کوردستان، گواستنەوەی هێزی سەرکوت لە میاندووە و بۆ بۆکان، خۆپیشاندانی خەڵکی بەلوچ لە زاهدان، درێژەی سەرکوتی سیستماتیکی خوێندکاران لە ئێران و گواستنەوەی 2000 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی زریانی خۆڵباری. درێژەی هەواڵەکان. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی ڕەزا کازمی لە موچ بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی هەینی 27 گەلاوێژ بنەماڵە و خەڵکی ئازادی خوازی موچ لە سەرمەزاری هەمیشە زیندوو ڕەزا کازمی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بە پێی ئەو راپۆرتە دایکی گیانبەخت کردو ڕەزا کازمی لە سەرمەزاری ڕۆڵەکەی ڕایگەاندووە کە نایەوێت یاد و بیرەوەری ڕۆڵەکەی لەبیر بچێتەوە و داوای لە خەڵکی ئازادی خوازی کوردستان و ئێران کردووە پشتیوانی لە بنەماڵەی دادخوازان بکەن. ڕەزا کازمی تەمەن 16 ساڵ لە ڕێکەوتی یەکی سەرماوەزی 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و ڕۆژی 6 سەرماوەز بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی بەخت کرد. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی حکوومەت لە سنووری بانە. بەرەبەیانی ڕۆژی هەینی 27 گەلاوێژی 1402 کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی ڕەئوف ڕەسووڵی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری بریوشکانی بریندار بوو. بە پێی زانیاریەکان ڕۆژی هەینی کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری بریوشکانی کەوتە بۆسەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک بە ناوی ڕەئوف ڕەسووڵی لەلایەن سمتیەوە بە سەختی بریندار و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی ورمێکرا. بانگەوازی ئازادی خوازانی سنە و مەریوان بۆ ساڵیادی شۆڕشی ژینە. ئازادی خوازانی سنە و مەریوان بە بڵاوکردنەوەی بانگەوازێک ئامادەی خۆیان بۆ درێژەدان بە شۆڕش لە ساڵڕۆژی کوشتنی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەیاند. لاوانی شۆڕشگێڕی سنە و مەریوان ڕایانگەیاند سنە و مەریوان هەمیشە لانکەی شۆڕش بووە و لە ساڵەکانی 96 و 98دا بەدایان کەس کوژراون و بریندار بوون و ژمارەیەکیش هێشتا بێسەر و شوێنن. لە شۆڕشی ژیناش بەلانی کەم 15 کەس لەو دوو شارە گیانیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕێگەیەکی دیکەمان جگەل لە درێژەدان بە شۆڕش لە بەردەستانیە. 25 خەرمانانی ئەم ساڵ ئەگەڕینەوە سەر شەقامەکان و تا کۆتایی هێنان بە ڕژیمی کۆماری ئیسلامی ناوەستین. ئێمە جەنایەتەکانی ڕژیم قەت لەبیر ناکەین و تۆڵەی خوێنی بە ناحەق ڕژاوی لاوانی کوردستانیان لێەکەینەوە. ئامادەکاریەکانی ڕژیم بۆ ساڵڕۆژی شۆڕشی ژینا لە کوردستان. بە پێی هەواڵی گەشت و لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینا، کۆماری ئیسلامی خەریکی خۆڕێخستنە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ خۆپیشاندەران و لە شارەکانی کوردستان سەنگەر و دوربینی چاودێری داناوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ناوەندە حکوومەتیەکان لە شاری سنا دەستیان کردووە بە دامەزراندنی دوربینی چاودێری لە هێندێک گەڕک وەکو شارۆچکەی پێنجی ئازەر، زەفەریە، حاجیاوا و مەیدانی وەحدەتی سنە و لە نێو بلوار و پارکەکاندا سەنگەربەندیان کردووە. هەروەها لەسەر تابلۆکانی پۆلیسی هاتوچۆ دوربینیان داناوە و کۆمەڵێک لیباس شەخسیان بۆ چاودێری خەڵک لەسەر شەقامەکان بڵاو پێکردووە. گواستنەوەی هێزی سەرکوت لە میاندووە و بۆ بۆکان. بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی هەینی 27 گەلاوێژ ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هێزێکی زۆری نظامی لە شاری میاندووەوە بۆ شاری بۆکان گواستەوە. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی گیانبەختکردنی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی، کۆماری ئیسلامی سەرکوتی دەڕەندانەی چالاکانی کرێکاری مەدەنی و سیاسی دەست پێ کردووە و لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا دەیان کەس بانکێشت و دەست بەسەر کراون.
هەروەها هێزێکی زۆری بۆ شارەکانی کوردستان گواستۆتەوە و خەریکە خۆی بۆ ئەو ڕۆژە ئامادە دەکات. گیان لە دەستانی جوتیارێک لە جوانڕۆ ڕۆژی هەینی 27 گەلاوێژ جوتیارێکی خەڵکی جوانڕۆ لە کاتی کارکردندا بەهۆی وەرگەڕانی تراکتۆرەکەی گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان جوتیارێک بە ناوی مەسعود مەحمودی خەڵکی گوندی کانیمیران لە کاتی کارکردندا بەهۆی وەرگەڕانی تراکتۆرەکەی گیانی لەدەستاوە. نەبوونی ئیمەنی و ئۆتۆمۆبیلی نائستانداردی بەرهەمی نێوخۆ سەرەکی ترین هۆکاری ئەو ڕوودا بوو. سەپاندنی سزای زیندان بەسەر لاوێکی خەڵکی سەراوڵە. لە ڕۆژانی ڕابردوودا لاوێکی خەڵکی شاری سەراوڵە لە پارێزگای ئیلام بە ناوی مەنسوور شیرەبەند تەمەەن 30 ساڵ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە زیندان مەحکوم کراوە. مەنسوور شیرەبەند لەلایەن دادگای انقلابی ئیلام بە تۆمەتەکانی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی، لیدەری ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو و تەبلیغ دژی نزام بە 2 ساڵ و 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. خۆپیشاندانی خەڵکی بەلوچ لە زاهدان ڕۆژی هەینی 27 گەلاوێژ خەڵکی ئازادی خوازی زاهدان پاش چەند حوتە ڕێپێوانی بێدەنگی بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خەڵکی ئازادی خوازی زاهدان پاش نوێژی هەینی دژ بە کۆماری ئیسلامی ڕژاونەتە سەر شەقام و دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر و زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێتیان بەرز کردوێتەوە. خۆپیشاندران هەروەها خوازیاری یەکڕیزی و یەکدەنگی خەڵکی ئێران بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕژیمی جنایەتکاری ئیسلامی. درێژەی سەرکوتی سیستماتیکی خوێندکاران لە ئێران. شۆڕای سنفی خوێندکارانی ئێران ڕایانگەیاند لا ڕۆژانی ڕابردوودا چەند مامۆستای زانکۆ لە کارەکانیان دوور خراونەتەوە و دایان خوێندکار بۆ ناوەندە ئەمنیەتیەکان بانکێشت کراون. بە پێی راپۆرتی شۆڕای سنفی فەرهەنگیانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 13 خوێندکاری زانکۆی جوندی شاپور، 10 خوێندکاری زانکۆی ئەمیرکەبیر و ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆکانی سەنعەتی ئیسفەهان تاران، زانیاری پزیشکی ئیسفەهان و فردەوسی مەشهەد بۆ کومیتەی ئینزیباتی حراست و ئیدارەی ئیتلاعات بانکێشت و لێپرسینەوەیان دەکراوە. گواستنەوەی 2000 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی زریانی خۆڵباری. بەهۆی ئەو زریانە خۆڵبارینەی لە ڕۆژانی ڕابردوودا ئوستانی سیستان و بەلوچستانی گرتووەتەوە 2105 کەس بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. بە پێی راپۆرتی ستادی قەیرانی پارێزگای سیستان و بەلوچستان لە ڕۆژی دووشەممەوە شەپۆلێکی خۆڵبارین ڕووی لەو ئوستانە کردووە و تا ڕۆژی ڕابردوو 2105 کەس لە شارەکانی زابۆل، زەهەک، هامون، هیرمەند و نیمروز ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. لەو ڕێژەیە 128 کەس بەستەری کراون و لەژێر چاودێری پزیشکیدان. نەبوونی ئاو، کارەبا، گاز و بنزین، خراپی کەش و هەوا، بێکاری و هەژاری و سەرکوتی دڕندانەی ڕژیم ژیانی بەسەر دانیشتوانی ئەوستانە تاڵ کردووە و زۆرترین زیان بە ژنان، منداڵان و بە ساڵاتچوان گەیشتووە. دوا هەواڵ دادگایکردنی 5 ئێرانی بە تۆمەتی بازرگانی مادەی هۆشبەر لە ئاڵمان. داواکاری گشتی ئەڵمان دەستپێکی دادگایکردنی 5 کەسی ئێرانی کە تۆمەتبارن بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە دادگایەکی شاری کۆڵن ڕاگەیاند. بە پێی راپۆرتەکان ئەو 5 کەسە تۆمەتبار کراون بەوەی کە نزیکەی 1 تۆن تریاک کۆکاین و هێڕۆینیان لە وڵاتانی باڵکانەوە هێناوەتە ئاڵمان. تۆمەتباران ڕایانگەیاندووە کە نزیک بە 434,000 یۆرۆیان بۆ 200 کیلوگرام تریاک و نزیک بە 30,000 یۆرۆیان بۆ 1 کیلوگرام هێڕۆین وەک بەرتیل بە پاسەوانانی سنووری باڵکانداوە. شایانی باسە کە خەرمانانی ساڵی 1401ش 4 کەس کە یەکێکیان ئێرانی بووە لە پەیوەندی لەگەڵ زەوتکردنی گەورەترین باری هێڕۆین لە مێژووی ئەو وڵاتەدا دەستگیر کرامە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاوڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە.